کاتژمێر حوتی بەیانی و دایە ئەختەر بە سەبەتەیەکی دارینەوە بەرەو باخچەکەی بەردەم ماڵەکەی دەچێت و دەیەوێت بەشی یاپراخێک سڵق کەرەوز بیبەر و کولەکە و کەمێکیش کەوەر لێ بکاتەوە. کاتێک بە بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیدا تێدەپەڕیت هەبوونی باخچەیەکی بچووک لە بەردەم ماڵەکەیاندا سەرنجت ڕادەکێشێت کە جگە لە دار و نەمام چەندین جۆری سەوزە و بێستانی تێدا کراوە بەهۆی نزیکیژن لە سروشت و حەزکردنی زۆریان بۆ باخداری و کشت و کاڵ ئەم کارە زیاتر لەلایەن ژنانەوە ئەنجام دەدرێت. ئەختەر فەتحوڵڵا یەکێکە لەو ژنانەی کە لە بەردەم ماڵەکەیاندا لە گەڕەکی کۆمار باخچەیەکی بچووکی دروست کردووە و چەندین جۆر نەمامی وەک هەنار، توو، هەنجیر، گوێز، گوڵەباخ و چاتووی چاندووە. هەروەها زەویەکەی بەش کردووە و هەر بەشە و بە جۆرێک بەروبوومی وەک کولەکە، خەیار، لۆبیا، سڵق، کەرەوز، شویت و کەوەر و بەشێکی بچووکیشی کردووە بە چیمەن و دوای ئاودانی باخچەکەی تێدا دادەنیشێت و کەمێک پشوو دەدات. گەڕەکی کۆمار کە تا ئێستا تۆڕی ئاوی بۆ ڕانەکێشراوە و بە تانکەر ئاو بۆ ماڵان دەبرێت بۆیە دایە ئەختەر بۆ ئاودانی باخچەکەی پشت بە بیری دراوسێکەیان دەبەستێت. هەردوو دراوسێ هەموو ئێوارانێک پاش خۆراوا بوون باخچەکانیان ئاو دەدەن. بەمەش بۆ ماوەی 2 ڕۆژ باخچەکە بەتەڕی دەمێنێتەوە بەڵام ئەگەر لە کاتی گەرمادا ئاو بدرێت ئەوە بەشێکی زۆری ئاوەکە دەبێت بە هەڵم و سوودی تەواوی بۆ باخچەکە نابێت. ئەگەرچی بەهۆی کەمی ئاوەوە نەیتوانیوە باخچەیەک بە دڵی خۆی دروست بکات بەڵام زۆر دڵی بەو چەند نەمام و سەوزە و بێستانە خۆشە کە وەک خۆی باسی دەکات لە ڕووی دەرونیەوە ئارامی پێدەبەخشێت. ئەوەی شتی خۆماڵیوێ وەکو شتی ئەوە کە یعنی تۆ 24 ساعتی خوا خەریکی شتێک بیت و خەریکی خۆتیشمان مشغول یعنی خۆشی مشغوڵەکەی یارمەتی خۆشی ئەدەی هەم بۆ جەسەیش هەم بۆ مشغولکردنی خۆشی یعنی مێشکی تۆزێ من تاحە ئێستا من تێمەنایم شتان تۆزە زەراعەتە مێشک من تاح وەکو ئەوە نیە حەل لە ژوورەوە محالێک لە ژوورێکا بخینکەی یعنی ژیانێکاوە تۆزێ ئیسراحەتی پێێت. هەروەها ئاماژەی بە گرنگی و بەرهەمە کرد کە بە ڕەنجی خۆی پێدەگات و وتی شکور کەوتکە بەر لەخوا بەزیاوێ بەری بەشی خۆمان هەیە کولەکەیە، زڵقە، کەوەرە، کەرەوزە، شووتە، خەیارە، خوانەی بڕێ وەڵا ئەمنە پێویستە گرنگی بە ئەمانە بدا چونکەم تۆ شتێکە بۆ تێ لە دەرەوەی وڵات کەس نازانێت لە کۆتێ چی پێکرێت چی تێ ناکرێت چۆنینە بەس ئەمەی خۆتە ئەتوانی هەموو سەعاتێ میێوانێک تێ تازەیە تێی لێ یەکەیتەوە و ئەیوەیتە ژوورەوە وەکو ئەوە نییە لە بارە 15 شەو لە بارا بێ و لە ئەلووە بکەوێ 15 شەو وەکو ئەوە نی بیبەرەکەشمان شکور هاتکە بەر لەخوا بەزیار. لەو گەڕەکانەی کە لە بەردەم ماڵەکاندا دەرفەتی چاندن نیە و قیرتاو کراوە یانیش کۆنکرێتە هەندێک کەس لەناو حەوشەی ماڵەکانیان یانیش لە سەربان سەوزە و بێستانیان کردووە و بەمەش پەیام بە هەموو هاوڵاتیان دەدەن کە ئەگەر دەرفەتێکی کەمیش هەبێت بتوانن بۆ سەوزکردنی ژینگە و بەرهەمی ناوخۆی بەکاری بێنن و چاوەڕی وڵاتانی دراوسێ نەبن کە بەرهەمەکانی خۆیان بێن و بەسەر ئێمەدا ساغی بکەنەوە.